ناوم ئاگریام خەڵکی سۆرانم تەمەنم 22 ساڵە دەرچووی زانکۆی سۆران بەشی زانستی کۆمپیوتەر ئەم ساڵ تەخەڕوجم کردووە فرێش گراجویتم لێرە لە ئەربیل واتە لە هەولێر لە ئۆفیسی ڤانە فێرنیچەر لە پۆزیشنی گرافیک دیزاین کارم دەستکەوت خۆی سەرەتا لەبارەی ڕوانگە فڕەسەوە لە فەیسبوک بینم کە هاوڕەکانم ئینترستیان کردو شێریان کردووە زۆر پێم شتێکی مهم نەبوو بۆ یەگنۆڕم کرد شەو لەگەڵ هاوڕێیەکم باسی ئەوەمان کرد پێیوتم و هانیدام کە بچم پێویستە و شوێنە ببینم و هەلی کاری زۆری لێ و باسی شێوازی و بەشداریکردنی کۆمپانیەکانی بۆ کردم بۆیە منیش بڕیارمدا بچم یەکەم ڕۆژ لەگەڵ هاوڕێیەکم هەر بۆ سەردانی خۆمان هاتین بۆ هەولێر ئیتر وتم بە هەر بچم بزانم شوێنەکە چییە و چۆنە شێوازەکە بۆ ئێوارەکەی کە گەڕامەوە بڕیارمدا بەیانی دووبارە سەردانی بکەمەوە یعنی گەڕامەوە سۆران بڕیارمدا دووبارە سەردانی بکەمەوە بەڵام ئەمجارە CV و سرتیفیکیت و زۆرێک لە دیتەڵەکانی خۆم لەگەڵ خۆم هینا بۆ ئەوەی تەقدیمی کار بکەم و لەوێوە تەقدیمی چەند کۆمپانیایەکم کرد و هەر لە هەمان شوێنیشەوە هەر با بڵێن لە ڕوانگە فڕەس لە پێشانگایەکە لەوێ توانیم ئینتەرویو لەگەڵ کۆمپانیەکان بکەم فەیس تو فەیس کۆمپانیەکان ببینم و ئەو هەموو هەلی کارە لەوێ هەبوو و ئەو هەموو باگراوەندی کۆمپانیانە و هەموو کۆمپانیانە کە بەشداریان کردبوو ئیتر سیڤەکانی خۆم دەستی زۆرێک لە کۆمپانیەکان ئامۆژگاری من بۆ گەنجان ئەوەیە کە کۆڵ نەدەن بەڕاستی زوو ئەوها فرسەتی ئەوها دێتە پێش و پێویستە و هەڵانە بقۆزنەوە بەشداری بکەن تەبان لە کۆتایشدا سوپاسی ڕوانگە فڕەسەکەم کە ساڵانە هەلی ئەوها ڕێکدەخی بۆ گەنجان چەندسیەوەت بۆ ڕێکە خاکە مباشر ڕاستەخۆ لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ مانیجەری کۆمپانیەکاندا بنیشیت و وتوێش بکەیت و باسی خۆتیان بۆ بکەیت و خۆت شەوا بکەیت کە بەڵێ سکیڵم هەیە و توانام هەیە و توانم لەسەر پێکانی خۆمدا بۆستم.